بزانە خی گەورە چۆن باسی تەوبە دەکات سبحان الله بزانە چۆن باس دەکاتن خی گەورە ئەفەرمی ئاعوذ بالله من الشیطان الرجیم توبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون دەفەرمی بگەڕێنەوە بۆ لای خودای گەورە توبوا إلى الله بگەڕێنەوە بۆ لای خوددا واز لە گوناح و مەعسیەت بێنن دەست لە گوناه هەرگرن بەرەو خوا وەرن بەرەو ئیسلام و ئیمان وەرن جەمیعاً هەمووتان ئەیوها المؤمنون ئیماندارینە ئەوەی ئیمانتان هێناوە لعلكم تفلحون بۆ ئەوی سەرفراز بن بۆی سەرفرازی دینا و قیامەت بن بۆی فەلاح بن بۆی نەجاتتان ببێ لە خەشم و تووڕەبوونی خوا نەجاتتان ببێ لە ئاگری جەهەنەم و ناخۆشی قیامەت ئازیزان ئەو خوایە بۆ خۆی بانگمان دەکا ئەمرمان پێ دەکە توبوا إلى الله بگەڕێنەوە لای خوددا هەمووتان موسڵمانینە بۆ ئەوی سەرفراز بن بۆ ئەوی ببنەوە بۆ ئەوەی کەسی سەرکەوتن بەدەست بێنن لە ڕۆژی قیامەتدا لێکەواتە ئەو خۆی بەڕەحم و بەزەی و میهرەبانە بۆ خۆی بانگمان دەکە بۆ خۆی ئەفەرمی تۆبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای من و من تاکو لە فەلاح و لە قوتاربووانتان حسێب بکەم